لە درێژەی زنجیرە پاڵپشتی و هاوسۆزی بۆ کوردانی ڕۆژاوا چین و توێژە جیاوازەکانی قەڵاتزێ خۆپشاندانی جەماوەری بەرفراوانیان ئەنجامدا. پامیەوە بە ناران و بە دوژمنانی کورد بگەێنین کە کوردستان یەکە، هەر چوار پارچەی کوردستان پارچە پارچە نییە، چ باکوور بێت چ باشوور بێت چ ڕۆژهەڵات بێت چ ڕۆژاوا یەک پارچەیە و یەک بێن لێی دەچۆڕێ. بە دوژمنانمان دەڵێین کوردستان یەکە، دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەڕێوە ئینشاءڵڵا. ئادا کورد ئەوەندێکی بووە ئەمە هیواتی لە هەر شوافەی کوردستان کورد یەک بێ، یەک کورد و یەک ئاڵا پارێزباری بکە بە سەر و بە ماڵ و بە خوێن و بە هەموو شتێک. ئێمە هیواتیمان ئەو ڕۆیە ڕۆژەکەش ڕۆژەکە ئینشاءڵڵا ئێمە سەر دەکەین دژمان ڕسوا دەبێت، هەموو کورد یەک بێ برابین، ئێمە هەمومان فەرقمان نیە، کورد و ڕۆژاوا و ڕۆژهەڵات و باشوور و باکوور یەک کوردە. مامۆستایان و قوتابیان بەشداری گربوونەوەکەیان کرد، پشتگیری و پاڵپشتی خۆیان بۆ کوردانی ڕۆژاوا دووپات کردەوە، جەخت لا یەکدەنگی و کۆدەنگی کورد دەکەنەوە. ئێمە وەکو کورد پشتیوانی ڕۆژئاواین ئەمڕۆ بۆی لێرەین بۆ ئەوەی پەیامێک بە هەموو جیام گەێنین کە کورد بە یەکدەنگی و یەکەڵوێستی دەتوانێت بگا بە ئامانجەکانی. هەندێک کەسی ناکبۆگەن لە ژێر پەردەی کوردایەتی و برایەتیدا ناوی کەسێکەوە دێ شعرێک دەخاتە ناو کۆمەلگاوە بۆ ئەوەی فیتنە و ئاژاو و دووبەرەچی بخاتە نێوان مسلمانان و بە نێوان کوردەکان. بۆی توشمن بزانێت کە کورد یە هەموو یەکە، کوردستان یەک پارچێ و نابێت بە چوار، بۆی توشمن لێمان بترسێت ناڵێ کورد بێ کەسا کورد هەر هەموو یەکگرتوویە. هاتووم ئەوەندە دەڵم دوو کۆدی ناکاتە چوار دەکاتە یەک، ئێمە سەربەرزین کوردە سەربەرزە ناتوانن بماشکێنن، بۆیە بزانین ئێمە ناشکەین بە هیچ نە تۆپ نە تارە نە درۆن ئەوانە ناتوانن بماشکێن و بماڕوخێنن. سەرەڕای ئاگربەست لە سووریا و ڕۆژاوای کوردستان گربوونەوەی جەماوەری چین و توێژە جیاوازەکان بەردەوامیان هەیە، داوا دەکەن ئەو یەکدەنگی و یەکهەڵوێستەی کە دروست بووە لە داهاتووشدا بەردەوامی هەبێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.